گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لەسەرەکان مشتومڕی گەرمی چەند ساڵی ڕابردووی نێوان وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق بووە، بەڵام هێشتا نەگەیشتوونەتە ئەنجامی کۆتایی. گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لەسەرەکان بووەتە پرسێکی سیاسی و ئەمنی تەواو ئاڵۆز. جێگری سەرۆکی بەرەی تورکمانی عێراق دژایەتی حیزبەکەی بۆ هەر ڕێکەوتنێک کە ببێتە هۆی گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک دەخاتە ڕوو. ئێمە ناڕازین گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک شتێکی نادەستوریە و پێچەوانی دەستورە. پێشمەرگە لە دەستوری عێراقدا بە پاسەوانی هەرێم وەسف کراوە، بەڵام کەرکووک لە دەرەوەی سنووری هەرێمە، بۆیە دژی گەڕانەوەی هەر مەفرەزەیەکی پێشمەرگین بۆ کەرکووک. عەرەب و تورکمانەکانی کەرکووک پاساوی ئەوەیان بۆ دژایەتی گەڕانەوەی پێشمەرگە هەیە، گوایە کاتێک کەرکووک لەژێر کۆنتڕۆڵی ئیدارەی کوردیدا بووە، پێشمەرگە و هێزە کوردیەکان مامەڵەیان خراپ بووە لەگەڵیان. سەرباری ناکۆکی توندی نێوان لایەنە کوردی و عەرەبیەکان لە ڕابردوودا، بەڵام هێشتا گوتاری سیاسی عەرەبی سونە بەرامبەر پێشمەرگە نەرمترە وەک لە تورکمان. ئێمە داوای گفتوگۆی جدی دەکەین بۆ کۆتایی هێنان بە دۆسیەی گەڕانەوەی پێشمەرگە بە شێوەیەک هەموو لایەک پێی ڕازی بن و بەرژەوەندی هەمووانی تێدا بێت. کورد پێداگیری دەکات لەسەر گەڕانەوەی پێشمەرگە بۆ کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکان، جەخت دەکاتەوە لەسەر خراپی دۆخی کوردانی ناوچە کێشە لەسەرەکان لە غیابی هێزی پێشمەرگەدا. لە ئێستادا وەزارەتی پێشمەرگە و بەرگری عێراق بۆ هەماهەنگی و کاری هاوبەش لەو ناوچانە لە گفتوگۆی بەردەوامدان. بە هیواین کە ئەو نێتە باشی کە هەیە بەردەوام بێ و هەمومان ئیرادەمان هەبێ بۆی کە پێکەوە بتوانین سنوورێک بۆم دەست درێژیانەدا بنین کە خەڵکی ڕەش و ڕوتە بێ بە قوربانی. پێناچوێت گەڕانەوەی پێشمەرگە بۆ ناوچە کێشە لەسەرەکان بە ئاسانی جێبەجێ بکرێت، تەنانەت گەڕڕێکەوتنیشی لەسەر بکرێت. بەو پێی ئەو ڕێکەوتنە لەسەر ئاستی سیاسی نایاری زۆرە و لەسەر ئاستی سەربازی و ئەمنیش گرفتی گەورەی لە پێش دروست دەکرێت. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، کەرکووک.